پرسیارێکم هەیە بەڵام ئمڕۆ لەگەڵ ئێوە ئەو چالاکوانێکی مادەنی بڵێن گۆڕانکاری شوێن عنی لە شوێنێکەوە ئەچی بۆ شوێنێکی تر ڕەنگە هەچێوەیەکی سەلامەت کە هیچ مەترسێکی تەندروستی و بەخێر بێن ئەم سیمیناری ئەمڕۆ ئامانجلەی هۆشارکردنەوەی تاکی کۆمەڵگایە دەربارەی کۆچی نایاسایی چۆن بتوان ئەگەر کۆچیش بکەن بە شێوەیەکی یاسایی کۆچ بکەن ئێمە هۆشیاری گەنجەکانمانەکەین کە ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستان بمێننەوە و کۆچی نایاساییەکان کاتێک کە لە ناوخۆ ئەمێننەوە چۆن بتوانن درێژە بە ژیانی خۆیان بن ئەوەی کە لە دەرەوە ئەیانوێت لێرەش بتوانن بیکەن نەخێر کۆچکردنی گەنجان بگرە کێشەکان زیاتر ئەکات چکە کۆڵەکەی هەر کۆمەڵگایە گەنجە ئەگەر گەنجیش بڕوات بێگومان ئەو کۆمەڵگەیە بەرەو پوکانەوە ئەڕوات. داواکاریم ئەوەیە کە کۆچ نەکەن بە شێوەی نایاسایی ئەگەر کۆچیش بکەن بە شێوەی یاسایی بە پێی مەبەستێکی دیاری کراو تر بۆ خوێندنایە بۆ گەشت و گوزارەیە بۆ هەر شتێک مەبەستێکی ترە لەوەی کە لە هەرێم بمێننەوە بتوانن لێرە کار بکەن لێرە خزمەت بە وڵاتی خۆیان بکەن خۆیان نەخەنە بەردەم ئەو مەترسیانەی کە لە ڕێگەی کۆچی نایاسیەوە ئەکرێت.